شەپۆلی ناڕزایی دەربڕین لە هەرێمی کوردستان بەردەوامە. سەرۆک ترامپ دەڵێت هێزەکانمان لە سووریا دەکشێنینەوە. رووسیا بە دەرکردنی 6 دیپلۆماتی ئەمریکی وەڵامی دەرکردنی دیپلۆماتەکانی دەداتەوە. سڵاوم کاتە و هەموو کاتێکتان شاد و بەختەوە بێت بەخێر بێنەوە بۆ بەرنامەی کورد کۆنێکشن. کورد کۆنێکشن بەرنامەکە ڕۆژین سێشەمەوەی نیە لە دەنگی ئەمریکا لە واشنگتن بسڵاو و ڕێزین گەرم لە هەرێما کوردستان عێراقی خۆپیشاندان لە دژی سیستەمی پاشکەوت یادانا موچەین کارمەندین حکومەتی و گەندەلیە دۆمن خۆپیشاندەر داخوازە دەستکارکێشانە کاربدەست و سیاسەتوانین گەندەڵ دکن هێزن ئەولەهیەژی بتوندی بەرسڤا خۆپیشاندانان ددن. ئەمە یەکەمین جار نییە خۆپیشاندانی ناڕزایی دەربڕین هەرێمی کوردستان بکرێت، بەڵام یەکەمین جارە لە وەتای ڕاپەڕینەکەی ساڵی 1990ەوە شەپۆلێکی ناڕزایی سەرتاسەری بێت لە هەرێمەکەدا. فەرمانڕەوایانی هەرێمی کوردستان دەڵێن خۆپیشاندانەکان تەنها دژی سیستەمی پاشەکەوتی موچەیە، بەڵام شیکەرەوە جەخت دەکەنەوە لەوەی ڕەهەندی تریشی هەن. ڕۆڵاییەوە ئەوەی کە ڕوئەدا تەنها پەیوەندی بە موچەوە نیە، بەڵکو بەڵگەیە کە زیاتر لەسەر ئەوەی کە خەڵکی کوردستان متمانەی بەو دەسەڵاتە نەماوە ئەو دەسەڵاتە بە تەواوەتی شەرعیەتی لەدەستداوە. دیارە ئەوەش دیارە بەڵگەیە لەسەر ئەوەی کە ڕەهەندی سیاسی هەیە و لە ئاکامی و لە داهاتووشە لە دەرەنجامی زیاتریشی لە دەرەکەوێت. لە پاش ئەم شەپۆلی ناڕزاییە سەرۆکی کابینەی هەشتی هەرێمی کوردستان دەخوازێت خەڵک دڵنیا بکاتەوە لەوەی هەنگاوی گەورەنراون بۆ هەر هیچ نەبێ کە بکردنەوەی ڕێژەی پاشەکەوتی موچەکان. ئێمە هەنگاوێکی زۆر باشمان بڕیوە بەرەو کۆتایی هێنان بە پاشەکەوتی موچە. طبیعی ئەمە هەنگاوێکی گرنگە هەمووی نییە، بەڵام دەتوانم بڵێم دوای ئینشاءڵڵا ئەو چاکسازیانەی کە ئێستا پرۆژەکەی لە پەرلەمانی کوردستان هەیە، من دەتوانم بڵێم دوای ئەوە ئێمە دەگەینە ئەو مەرحەلەی کە بە تەواوەتی بابەتی پاشەکەوتی موچە لە هەرێمی کوردستاندا نەهێڵین. چاودێر دەڵێن هێشتا نازانرێت ئایا ئەم پەیامەی حکوومەتی هەرێم بۆ بەدەنگەوەچوونی داواکانی خەڵکە یان هەوڵێکی ترە بۆ کەبکردنەوەی ناڕزاییەکان. بەواژی کەملاانەیە چەند خۆپیشاندەرە یا چەند بەرنامبەرێ دڵخۆش بکبز ئەگەر بۆ ماوەی دووسێ مانگە بۆ ماوەی شش مانگی داهاتووە لە سێریکەین من لە باوەڕانیم ئەمە بتوانێت خۆپیشاندەران دەمکوتکایان خۆپیشاندان بۆسێنێت. لەگەڵ بەردەوامی خۆپیشاندانەکانیشدا فەرمانڕەوایانی هەرێمی کوردستان ئاگاهی دەدەن بە خۆپیشاندەران. ئەگەر چقۆیان بەدەستەوە وەکو دەمانچەیان پێبیتون و بین ئەو شتانەشکان ئێمەش عینەن ڕەفتاری وە بالمقابل لەگەڵیان. توندوتیژی لە خۆپیشاندانەکاندا ڕوویانداوە و هێزە ئاسایشیەکان دەیان کەسیان دەستگیر کردووە و ڕێگە لە ڕووماڵکردنی خۆپیشاندانەکانیش گیراوە. هاوکات خۆپیشاندەرانیش جەخت دەکەنەوە لەوەی ناڕزاییەکانیان بە ئاشتیانە دەردەبڕن. ئێمە خەڵکیی ئاشتی خوازین، تەنیا قەڵەمەکانمان پێیە. ئەوەش کە لێرە کۆی کردوونێتەوە داوامانە تا حکوومەت بە زووترین کات موچەکانمان پێ بدات، ئەگەریش نایدات ئەوە بایکۆتی هۆڵەکانی خوێندن دەکەین. ئەم جارەیان خۆپیشاندانەکانی هەرێمی کوردستان سنوورێکی دیاریکراوی جوگرافی بەزاند و ناوچەکانی هەولێر و دووەکیشی گرتەوە. وەک چاودێر دەڵێن ئەمەش وەرچەرخانێکی گەورە و نوێی سیاسیە لە هەرێمی کوردستاندا. ڕۆژی دووشەمە سەرۆک ترامپ لە ئۆهایۆ ڕایگەیاند لە ماوەیەکی زۆر خێرادا سەربازانی ئەمریکایی لە سووریا دەکشێنەوە. ئەم قسانەی سەرۆک ترامپیش کاردانەوەی لێکەوتۆتەوە کە وەکو ئەوە وایە دژی ڕێبازەکەی خۆی بێت بۆ شکست پێدانی داعش. داخویانی سەرۆکی ئەمریکا دۆنالد ترامپ جێ حیبەتیبوونە ویزارەتا بەڕەوانیە ویزارەتا دەربەیە ئەمریکا بوو و هەروەسا دژی سیاسەتا ئەمریکایە لە سووریا. دگوتارێکدا لە ویلایەتە ئۆهایۆ سەرۆک ترامپ گوت لە دەمەکی نزیک هێزن ئەمریکا دژە سووریا vەکێشن. بلا خەما خەڵکێک دیبە gelek nêzik û bi awayekê lezgîn em dê ji Sûriyê vekêşin. Sed sedê ew erdê destê Daişê da derxîn. Em li demeke nêzik dê ji Sûriya derkevîn. داخویانیا سەرۆک ترامپ پەیبدارە ویزارەتا دەربەیە ئەمریکا حیبەتی کرد و چ بەرسڤەکە ڕۆن نەبوون. من بخوا تێبینییا سەرۆکی نەدیتیە و ئەس نزانم نژار چی بوو. داوێ بێژت
یا ez dişên bêjim bi giştî ev rêveberiye bihîviye welatên dî harîkariyê bikin. Vekîşana Peter ji 2000 serbazên Emerîkî ji Sûriye eger Trump têbîniya xwe bicih bikit lê demekê dêt gefên Daişê berdewamin û rojane şerçêt bin. O dijî navaroka siyaseta Emerîka û ya Serok Trump e ew ê li meha heşt gotî nabe dijmin haydarî nexşa pîlanên me bin. Dijminên Emerîka nabe planên me bizanin. Serkirdatiya navenda leşkerê Emerîka send kem ji berî rojekê ji ragihandina Serok Trumpî got erkê serekî Emerîka li Sûriye ji navbirina Daişê û em dê berdewam bîn. Ev pêşveçûna li demekê dêt gefên Tirkiye dijî min bicê ew Emerîkî li cih digirin berdewamin. Generalê Emerîkî Joseph Votel got em li nîgeraniyên Tirkiye li ser parastina sinûrî têt gihîn lê me hevalbend li ser erdê hene. Ew Kurdin ewên qurbaniyeka zor di şerê dijî Daişê dayn û divê em di navbera her du aliyan kar bikin bo peydakirina çareseriyekê. Ev li dema Emerîka hebûna xwe li min bicê xurttir dikir. Piştî dijminkariya Tirkiye bi ser Efrînê de û daxuyaniya siyasî û komkirina hêza ji aliyê Tirkiye ve hevpeymaniya nav netewî hejmara hêzên xwe li min bicê zêdetir kirine. Daxuyaniya Trump helbet eger hate bicihkirin dê rewşa Sûriye xirabtir bikit û gefên Daişê zêdetir bikit û dergehî bo hevrikiyên nî di navbera çendîn alî welatan vekit. Xalid Fettah, Dengê Emerîka. Wan dibîsin Serokê Emerîkî Donald Trump duh gotiya li demekî zû Emerîka dê ji Sûriya derkeve. Ragihandina Serokê jî çend demijmêran bû piştî Pentagon Wezareta Berevaniya Emerîkî pêtiviya mana serbazên Emerîkî di Sûriyê de piştrast kirî. Gelo ev ragihandinên jêk cuda çi watayê didin. Rastexwa bi Skypê ji Swîsrayê Ciwan Yusuf endamê komîteya mafê mirovên Kurd bi merekekî ciwan spas bû demê te tu çi ji van ragihandina tê digehî? Yani ez dibêjim spas destpêkê ji we re û ji dengê Amerîka re ez behwerim ev ragihandin weka hemû ragihandinê got mîdya de tên ne her ragihandin cihê xwe digirê û ne her ragihandinek gerek yek wilo bi rastî bibe lê tenê gerek di bîrayekê de bê. Ez behwerim ev ragihandina Serok Trump tê Serok Trump tê duwarekî de tê yek gerek bixwêne di warê wê nade got dibêje piştî got Daeş ji Sûriya derkeve yanî piştî em karibin xweşkayî serdestiyê ser herêma got Daeş destê wê nade em serdestiyê ser wê herêmê bikin. Divî warî de ez dibêjim yanî di nerîna me de Emerîka bi va qaîdê goçêkirine va cihgihanê goçêkirin di hindirwê Sûriya de nehatiye ji bo xatirê derkevê û dîsa Sûriya yan jî herêma Kekî ciwan ew komarên ku Emerîka şerêwan dikan niha û gelek laînên dî şerêwan dikin ne bi tenê Daeş komalên dî jî hene radîkalin dibihîsin dibînin di Sûriyê de di tevaya herêmê de lê ragihandinek wesa nabe hander di ciwan komalên ên radîkal re û bêhîvîbûn ji komalên wekî bo nimûne Kurdan yan ew hêzên ku şerê tîrorê dikin. Rast ev tiştekî wilo heye dibe bêhêvîbûnek ji komîtê Kurdî re yan jî ji komîkê Kurdî re yan jî ji PYD re weka gotî birengekî seraser got bêhêvî bibin ji boî ragihandineka wilo. Bes ez behwerim tiştê got yek bixwênê gerek bixwênê bêma çil erdê ser erdê çêdibê ne çi mîdya tênê tevlû rêzkirina me ji mîdya re lê gelek car tevlû got Serokê Emerîkaya gelek car ragihandin çê dibin ji bo xatirê namena di rengekî dî de bidê xuyakirin ne di wî warê got ew dixwaze bixwakirin û ez ê nemonekê ênim ji 2003 ve Emerîka di Iraqê de ye lê ez behwerim ji 2004 ve Emerîka dibêje em ê ji Iraqê derkevin piştî got ewlekarî çê bibe piştî sîkortî çê bibe di hindirwê Iraqê de em ê derkevin lê heta îro derneketiye duwarekî dî de jî ببوله تو بيجي يعني دوباره بونا روشة عراقية ليه بقشتي هاد تني بحث كرنا فاكيشانا أمريكيان روشة كوسع خطر لهرمي دروز دكا راستا إيرو كشانا أمريكا جهرمي روشة كجلكي بيس ويبسر هرمي ده إيه جبر
هەموو گروپێ تیرۆریست ژغەینی داعشی و تەبلواناژی ترکیا بڕاستی وێ دنانەی خۆتوش بکن ji بۆی خاطرێ بکەبنە vê هەرێما بۆ ئیرۆ 5 ساڵە بکێمایی هەرێمەکە دوارەکی سیکۆریتیدا دژێ و بێ پرۆبلێم کاکی جوانگەلک سپاس جوان یوسف ئەندامی کومیتەیە مافی مرۆڤین کورد ژی سویسرا بێ کورد کونەکشن ڕابوو گەلکی سوپاژتەڕا وەزارەتە دەرڤایە ئەمریکی بلەز بەرسەبە ڕاگەهاندرین مۆسکۆدا سەبارەت تۆلەیە دەرخستنا دیپلۆماتین رووسی ژ ئەمریکا بریتانیا و وڵاتین دیژی دۆ مۆسکۆ گوت ئەو دێ 6 دیپلۆماتین ئەمریکی ژ رووسیا دەرخە و دێ قونسڵخانە ئەمریکیژی لە ستاد پترسبۆرکی بگرا پەیوەدارە وەزارەتە دەرڤایە ئەمریکی گوتە ڕۆژنامەوانە کو پێنگاوا رووسی نەڕەوایە و ئەمریکا ماف هەیە کارێکی هەمبەر بکە. پەیوەدارە وەزارەتە دەرڤایە ئەمریکی هەدەر نورت زوو ریاکسیۆن لە هەمبەر پلانە رووسیا دیار کرد کو مۆسکۆ دێ بەرسەڤە دەرخستنا دیپلۆماتین خۆش ژ ئەمریکا بریتانیا و 25 وڵاتین دی بداوەک بەرسەڤێ ji بۆ ژەهریکردنا جاسووسێکی بەری رووسی و کەچاوی لە بریتانیا. وێگوت تۆڵەستاندنا کرملن نەڕەوایە. نەهەوجەیە رووسیا وەکی قوربانیەکی ڕەفتارێ بکرد. قوربانیên سەرەکیên vê bûyerê ew herdû kesene ku niha li Brîtanya li nexweşxanê dene. وەزیرê derveyê Rûsî Sergey Lavrov biryara derxistina diplomatên Emerîkî ragihand û got jî ew dê diplomatên welatên dî jî ji Rûsya derxin. Dê pîvan du alî bin lê nel vî demê wextê ez diaxivim. Balyozya Amerîka Huntsman seredana wîzareta me dikir ku cêgirê min Sergey Rêkov dê wî haydar kir bi navaroka pêngavên me dijî Amerîka. Di hevpeyvînekê de digal dengê Amerîka balyozê Emerîkî li Rûsya Jan Huntsman got derxistina 700 diplomatên Emerîkî ji Rûsya par ziyan gihande xelkê Rûsya û peywendiyên dualî. Birastî karîgerî li karîna me kiriye ji bo dana alîkariya rawişkariyê li deverên got ez bawer dikim pêwistiya wê pê heye ji ber got ew pêwendiyê mirovan bi hevdûre ye û ya ez dibêjim sûdavan pêwendiyan demek dirêjtir bistîne. Huntsman got jî Amerîka heshta dixwaza rêkên peywendiyan digal Rûsya bimînin ji bo çendîn pirsên weka kontrola çekan, krîza Kuryaya Bakur, Sûriya û aramkirina rewşa rojhilata navîn. کۆشکی سپی پێشوازی دەکات لە کۆبوونەوە نهێنەکەی نێوان سەرۆکی کۆریای باکوور کیم جون ئون و سەرۆکی چین شی ژینپینگ و بە هەنگاوێکی پۆزیتیڤانە ناودێری دەکات هەرچەندە سەرۆک ترامپ دەژڵێت فشاری توندی دژ بە کۆریای باکوور هەر بەردەوام دەبێت. کۆبوونەوە چاوەڕوان نەکراوەکەی نێوان کیم جون ئونی سەرۆکی کۆریای باشوور و شی ژینپینگی سەرۆکی چین بە هەنگاوێکی پۆزیتیڤ لەلایەن واشنگتنەوە لی دەڕوانرێت. سەرۆکی ئەمریکا دانەڵد ترامپ لە تویتێکدا گوتوێتی دەرفەتێکی باش هەیە کە کیم جون ئون ئەوە بکات کە باش بێت بۆ هاوڵاتیانی و بۆ مرۆڤایەتی. گوتەبێژی کۆشکی سپی سارا هەکەبی ساندەرز دەڵێت ئەمەش بەڵگەی زیاترە کە فشارەکانی ئەمریکا بۆ سەر کۆریای باکوور کار دەکات. ئێمە بە ئاگاهیەوە گەشتبینین بەڵام هەست دەکەین شتەکان بە ئاقارێکی باشدا دەڕۆن. وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بە ڕێگەی سزای ئابووری فشارێکی زۆری خستۆتە سەر کۆریای باکوور تەنانەت ئەو کۆمپانیایانی سەرانسەری جیهانیش کە بە شێوەیەکی نایاسایی بازرگانی لەگەڵ کۆریای باکووردا دەکەن. کۆشکی سپی لە نزیکەوە دەڕوانێتە ڕەوشەکە بەر لەوەی بە فەرمی بڕیاری کۆبوونەوەی نێوان ئەمریکا و کۆریای باکوور بدات. بینیتان بۆ یەکەم جار لەو کاتەوەی بووە بە ڕێبەری کۆریای باکوور لە وڵاتەکە دەرچوو. دەرچوونی لە وڵاتەکەی بۆ یەکەم جار بۆ ئەو کۆبوونەوەیە بووە و ئێمە ئەمە بە هەنگاوێکی پۆزیتیڤ دەزانین کە فشارە زۆرەکانمان کاری خۆی دەکات. ئێمە بەردەوام دەبین لە بەرەو پێشچوون لەم پرۆسەیە و هیوادارین ئەم وتوێژە بکرێت. یەکەم گەشتی کیم جون ئون بۆ دەرەوەی وڵات لەو کاتەوەی لە ساڵی 2011 دەسەڵاتی گرتوۆتە دەست لە کاتێکدایە کە ناکۆکیەکان لەگەڵ چین لەسەر بەرنامەی ناوکی پیونگیانگ لە زیادبوون دابوون و چەند هەفتەیەک بەر لە کۆبوونەوەی چاوەڕوانکراو لەگەڵ کۆریای باشووردا. شتێکی ئاساییە کاتێک کۆبوونەوەیکی گەورە لە بەردەم تابێت دەتەوێت خۆدوان نیشان بدەیت لە بەردەم کۆریای باشووردا ئاڕاستەی دیبلۆماسی و پشتیوانیتان. چین جۆرێکە لە هاوپەیمان و هاوبەشی کۆریای باکوور تەنانەت ئەگەر ئەو هاوپەیمانێتی ئێستا گرفتیشی تێدا بێت. ئەمە جۆرێکە لە نیشاندانی ئەوەی کیم جون ئون لە پەراوێز نییە کاتێک دەچێت بۆ کۆبوونەوەیە. میدیای چین ڕادەگەێنێت کیم جون ئون کراوەیە بۆ توێژی داماڵینی چەکی ناوکی بەڵام ئەگەر کۆریای باکوور و ئەمریکا بەخواستی باشەوە وەڵامی هەوڵەکانی پیونگیانگ بدەنەوە.
لەسەر بنچینەی ئەوەی کە لە ڕابردوودا کۆریای باکوور چ جۆرە مەرجێکی داناوە مانای ئەوەیە کۆتایی بە هاوپەیمانی ئەمریکا لەگەڵ کۆماری کۆریادا بێت کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە نیمچە دوورگەی کۆریا کۆتایی هێنان بە چەتری ناوچی ئەمریکا هیچ کام لەمانە شتێک نین کە حکوومەتی ئەمریکا یان هیچ حکوومەتێکی کۆریای باشووری پێی قایل بن. وتوێژەکانی هەردوو کۆریا بڕیارە لە کۆتایی مانگی 4 ئەنجام بدرێت کە ڕەنگە کۆبوونەوەی نێوان کیم جون ئون و سەرۆک ترامپ بە دوای خۆیدا بهێنێت. سەرۆک ترامپ لە تویتێکدا دەڵێت هەتا ئەو کاتە هەڵمەتی فشاری توند بەردەوام دەبێت. وەزیری بەڕەوانی ئەمریکا جیم ماتس پێشوازی لە جۆن باڵتن کرد دەستنیشانکردی نوحیە سەرۆک ترامپ وەکا شێوەرمەندی ئەو لەهیان نیشتیمانی تەوی جوداهین مەزنین هەردوو کار بەدەستین حکومەتی. دهجوین پێشەم بووێ لە پەنتاگۆن وەزیری بەڕەوانی مەتس گۆتە شێوەرمەندی ئەولەهیە نیشتیمانی من بهیستیا تبەتکاری و من خواست بتەڕە بجڤم. بۆڵتن گۆتەوی یان گۆتناوی بە سوحبەت وەرگرت و بکەنی کەتن جڤینێ گومان هەیە کو مەتس و بۆڵتن بکاربن بە هەڤڕاکاری بکەن. بۆڵتن بە بازان تێناسکردن دپرسێن پاراستنیدا و گەلکێ توندا لێ ماتس پشتەوانیە لە دیپلۆماسیەتی دکا. لە ئەنجامی تەقەکردنەکەی ئامادەیی مارجری ستۆنمان داگلاس لە فلۆریدا خوێندکاران بزوتنەوەیەکیان بە ناوی هەرگیز ڕوونەداتەوە دامەزراندووە. ئەو بزوتنەوەیە داوای توندکردنی یاسای چەک دەکەن و 5 هەفتە پاش ئەو تەقیکردنە زنجیرەیەک خۆپشاندانیان لەژێر ناونیشانی ڕێپێنەوان لە پێناو ژیانمان ئەنجامدا. خۆپێشاندانەکەی ڕۆژی شەمەکە نزیکی 850,000 کەس بەشدار بوون تیادا بووە جێی سەرنجی جیهان. ئەم گرتبوونەوەی بۆ کۆنتترۆلی چەک لە ئەمریکا خوێندکارانی ئامادەیی مارجری ستۆنمن دەگڵەس ڕێبەرایەتیان دەکرد و ئەرکەکەشیان هەر بۆ ئەم خۆپێشاندانە نەبوو بەڵکو وەک دەڵێن ئەم گرتبوونەوەی واشنگتن هەنگاوی یەکەمە. ئەمە دەستپێکی ئەمەیە بۆ گێڕانەوەی دیموکراسیمان و هەڵایسانی شۆڕشێک لە ئەمریکادا بەرەو باشتر. ئەم ڕێپێوانە دەری خست کە ئێمە چەند دەتوانین بەردەوام بین. زۆر خەڵک وتویانە کە ئێمە بە چالاکیەکانمان لە دژی تونند و توژی چەک ناگەینە هیچ ئەنجامێک، بەڵام بە ئامادەبوونی زۆر لە خەڵک و پشتگیری سەرانسەری جیهان لەم ڕێپێوانەدا ئەوە دەردەخات کە لە ئێستادا چەند پێویست بە چالاکوانانی لاوە لە ئەمریکا. ڕزگاربوانیش لەو هێرشانەی لە قوتابخانەکاندا کرابوون بەشدار بوون. بۆ ئەمان بیرکردنەوەیان لای هەڵبژارنەکانی متەرمی کۆنگرێسە. داواش لە دەنگداران دەکەن تا بەشداری بکەن وەک دەستپێکی گۆڕانی ڕێبازەکان. سیاسەتمەدارانی سەرانسەری جیهان دەتوانن بمان بینن. هیوادارم بتوانن لێمان تێبگەن کە لە پاش ئەم گربوونەوەیە هەستمان چییە و بۆچی ئێمە خەبات بۆ کۆنتترۆلکردنی چەک دەکەین. ئێمە هەوڵ نادەین هەموو جۆرە چەکێک نەمێنێت، هەوڵ دەدەین ژمارەی چەکەکان سنووردار بکرێن. هەروەها هەوڵ دەدەین چەکی شێوازی لەشکری نەکەوێتە دەستان و زیاتر لە ڕابردووی کڕیارانی چەک بکۆڵدرێتەوە. هەروها ڕێبەرانی ئەم بزوتنەوەیە جەخت دەکەنەوە لەوەی ئەرکەکانیان کاتی نییە. بەڵکو درێژەی دەبێت تا یاسای کۆنتترۆلکردنی چەک پەسەند دەکرێت. ئێمە واز لە خۆپیشاندان ناهێنین تا یاسایەکی بەجێی کۆنتترۆلی چەک پەسەند دەکرێت. ژیانی خۆم بۆ ئەم مەسلەیە تەرخان کردووە و من لەوە دڵنیام. هاوکاتی مشت و مڕەکانی واشنگتن لەسەر کۆنتترۆلکردنی چەک بەردەوامن، مامۆستایان ناڕەزایەکی زۆریان هەیە بەرامبەر پێشنیازی سەرۆک ترامپ تا مامۆستاکان چەک هەڵبگرن وەک چارەسەرکردنێک بۆ ئەو هێرشە چەکیانەی لە قوتابخانەکاندا دەکرێن. بە دڵنیاییەوە هەست ناکەم ئەو بە هیچ جۆرێک هەڵوێستێکی باش بێت. هیچمان لەمانە ناوێت لە قوتابخانەکانماندا. من زیاتر نیگەرانم لەسەر خوێندکارەکانم چاوێلکەیان لە چاو بێت، ئەمریکانی گوێبیستنیان لە گوێ بێت، نەک چەکەکەم پڕفیشەکەم. چالاکیەکانی کۆنتترۆلکردنی چەک هەر تەنها خۆپێشاندان نییە. وەک ڕێبەرانی خوێندکاران دەڵێن کار لەسەر کۆبوونەوەی گشتی دەکەن لەسەر ئاستی نیشتیمانی و بڕیاریشە ڕۆژی 7 مانگی 4 لەگەڵ یاساداراندا کۆ ببنەوە. سەماد زەوی، دەنگی ئەمریکا.
لەڤان دەقیقەیان جهوێن جیهانی ئامادەکاریان ji بۆ جەژنا پاس ئۆڤەر دکن ئەفشاهی و بیرەوەریە ئازادیە جهویانە ji misriyên kevin çend rojan berî vê cejnî jî rêxistiyeka diyaloga di nav Olanda lê New Yorkê li mizgeftekê civînek ji bo cihû û musilmanan rêxist bû. ئەم گۆرانیانە لە جەژنی فەسحی جووەکان بە شێوەیەکی نەریدی لە سەرمێزی نانخواردنی خێزانەکان دەگوترێتەوە. بەڵام لێرەدا لە مزگەوتێکی منهاتن لە نیویۆرک ئەو جەژنە جووەکان و مسلمانانی کۆکردوتەوە. ڕێکخراوێک بە ناوی کۆمیتەی هاوسێزی مسلمانان و جووەکانی بروکلن بە هاوکاری لەگەڵ کۆمەلگای ئیسلامی ناوەڕاستی منهاتن ئەم بۆنەیان ڕێخستووە. هەردوو ئاینەکەش مێژوویەکی دوور و درێژی پێکەوە ئاهەنگگێڕانیان هەیە. لەو دەمەی پێغەمبەر محەممەد چووە مەدینە لە کۆمەلگای جووەکانی پرسی بۆ لەو ڕۆژەدا بەڕۆژوو بوون کە هەمان ڕۆژی دەی محەڕەم یان ئاشورا بوو ئەویش دەیکردەوە جەژنی فەسحی جووەکان. قورئان پیرۆزە تەوراتیش پیرۆزە ئێمە ئەوەمان خوێندووە و لێوەی فێر بووین دابوو لەسەر بنەمای هەردووچیان گرتوتە بەر هەروەها یاساکانمان. مسلمان لە قورئانەوە یاسایان داڕشتووە بە هەمان شێوە جووەکان لە تەوراتەوە. زۆر شتی هاوبەشمان هەیە لە یەک دەچن وەک تازێگرتن و شتی تر. ئەمە سیهەمین جەژنی فەسحی جووەکانە لە مزگەوتێکدا بەڕێوە بچێت. بەشداربووان چیرۆکی نەریدی خۆیان دەگێڕنەوە و پێکەوە نان دەخۆن و ئەو دانیشتە هەردوو قورئان و تەوراتی تێدا دەخێنرێتەوە. بە تایبەتی ئەو ئاەتانەی باس لە پەیوەندی برایەتی و هاوسۆزی نێوان جوولەکە و ئیسلام دەکات. مەبەست لەم بۆنەیە بە هیچ جۆرێک بۆ هەڵگەڕانەوەی خەڵکی لە ئاینی خۆیان نییە و نەمافی زەوتکردنی بەڕێوەچوونی جەژنەکەیە لە ماڵەوەیە بەڵکو نیشاندانی هاوسۆزی و دەربڕینی بۆ یەکترە. هەستم کرد ئەزمونێک فێر بووم هەرگیز لە بیرم ناچێتەوە. زۆر پێخۆشحاڵ بووم ئەم شەو ئامادە بووم. من بە ئومێدێکی زۆرەوە ئێرە بەجێ دێڵم سرە ڕایبارەدۆخی دەوروبەرمان بەڵام هێز و تینێکی زۆر بەدی دەکرێت و پێکەوە کار دەکەین. بەسەربردنی جەژنی فسح لە مزگەوتدا تەنیا لە ئەمریکا و نیویۆرکدا دەبێت شتێکی وەها لە تورکیا هەر بە خەیاڵی کەسیشدا نایەت. بۆ ڕێکخراوە فرەعینیەکانی وەک کۆمیتەی هاوسۆزی مسلمانان و جووەکان ئاهەنگگێڕانی جەژنی فەسح لە مزگەوتێکدا دەرفەتێک دەرەخسێنێت بۆ لێک تێگەیشتن لە نێوان خەڵکی هەردوو ئاینەکەدا. ئەو کۆمیتەیە بە هەمان شێوە جەژنی ڕەمەزان لە کەنیشکەکانی نیویۆرک بەسەر دەبان. یەکەمین ڕۆمانی کوردی بە زمانی ئینگلیزی چاپ و بڵاو دەکرێتەوە کە لەلایەن یەکێک لە ڕۆماننووسە بەناوبانگەکانی کوردەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەختیار عەلی نووسراوە. ڕۆمانی غەزەلنووز و باخەکانی خەیاڵ چیرۆکی خەڵکانێکی نەئاساییە کە بەرەو ئەو پەڕی دووری سەفەر دەکەن بە خەیاڵ یان بەپێ. لە بۆنەیەکی دەگمەندا لە واشنگتن دیسی وەرگێڕی ڕۆمانەکە کەریم عەبدوڕەحمان باز لە ڕۆمانەکە دەکات. دەمێکە کورد بۆ خوێنەرانی خۆی کتێب چاپ دەکات بەڵام وا چەند ساڵێکە ڕۆمان و ئەدەبیاتی کوردی بە زمانە زیندوەکانی جیهان بڵاو دەبنەوە. ڕۆمانەکانی بەختیار عەلی بە زمانی ئەڵمانی و ئیتالی و فارسی و ئینگلیزی بوو بە ڕەچەشکێنی ئەو داخرانە فەرهەنگیە و جیهانگەرای ئەزمونێکی تازە. ڕۆمانی کوردیە تا ئێستا هەتا ئەم ڕۆمانە تاوی من ئاگام لێبێت ڕۆمانی تر نەکراوە بە ئینگلیزی. ئەمەش کۆمەڵێەوە کاری کولتوری و سیاسی و مێژووی قوڵی هەیە کە لە نەبوونی وەرگێڕی ئینگلیزیەوە لە ناو کووردا بۆ نەبوونی پاڵپشتی دارایی و دەستگایی بۆ ئەو خەڵکانی کە ئیشی تەرجەماکەن. ئەوەی تا ئەو ڕۆکە کوردی بە جیهان ناساندووە کارەسات و شەڕ و کۆڕە و نەهامەتیەکانی کورد بووە بەڵام ناساندنی کورد لە ڕێ ڕۆمان و مۆزیک و هونەرەوە کارێکی ئاسان نییە. چاپکردنی ئێواری پەروانە و دوامین هەناری دنیا بە ئەڵمانی و ئیتالی و غەزەلنووس و باخەکانی خەیاڵ بە ئینگلیزی و پەخشکردنی لەلایەن دامەزراوە فەرهەنگیەکانی ئەوروپاوە هەم دەنگدانەوەیکی گەورەی هەبوو هەم دەرگایەکی گەورە بوو بەڕووی ئەدەبیاتی نوێی کوردیدا کرایەوە. ینی سێشت هەبوو لەم هاوکێشەیە من وەکو وەرگێڕ بەختیار عەلی وەکو ڕۆماننووس تەنانەت ئەدەبی کوردی و ڕۆمانی کوردی هەر شتێکمانە ناسرااو بووین لەمەیە لەبەرەوە هەر کەسێک بەهاتە ئەم پێشنیاری ئەمی قبول کردا بووی بڵاوی کاتەوە نیسبەیەک لە ڕیسکردنی تیا بوو. بەختیار عەلی خاوەنی شێوازێکی بیرکردنەوە و دنیابینی و ڕەگڕێژکردن و بەرجەستەکردنی چیرۆک و کارکتەرەکانی نە لە ڕۆماننووسەکانی پێش خۆی دەچێت نە لە هاوتاکانی. سەختی وەرگێڕانەکەی ئەم ڕۆمانە لە چه ئاستێکدایە؟ لە ڕاستیە هەموو کارێکی وەرگێڕان کۆمەڵێک قورسی جیاواز لەگەڵ خۆیان هێنێت. لە ئیشەکانی بەختیارە یەکێک لە قورسیە دیارەکان ئەوەیە کە
نووسەرێکە لەسەر کۆمەڵی ئاستی جیاواز ئیشەکە وەکو زۆربەی نووسەری تر لەسەر ئاستی دروستکردنی چیرۆکێک و کارکتەر ئیشەکە بەڵام ئاستێکی تری هەیە کە ئاستێکی فەلسەفیە کە لەسەر کۆمەڵە فکرەی ئەبستراکت ئیشەکە کە فکرەی فەلسەفین کە لە دەمی کارکتەرەکانەوە یا حکایەتخوانەکانی ناو ڕۆمانەکانیەوە دێنە دەرەوە. ئاستەنگەکانی بەردەم بە جیهانی بوونی ئەم ڕۆمانی بەختیار چی بوون؟ سەفەرێکی زۆر قورس بوو لەبەرەوەی کاری تری ڕۆمانی کوردی نەکراوە بە ئەنگلیزی و لە کاتێکیشا من دەستم بەم پرۆسەیە کرد دوای قەیرانێکی قوڵی دارایی کە خۆرئاوە ئەوروپای گرتبوو دوای 2008 ئەمە وای کردبوو کە دەستگاکانی کە خەریکی کاری چاپ و بڵاوکردنەوەن زۆر بە حەزەرەوە ئیش بکەن بە وریاییەوە ئیشکەن و خۆیان لە نووسەرگەلێک و هەندێک متەرجم نێن کە پێشتر کاریان بڵاو نەبووتەوە. چاپکردنی ڕۆمانی شاری مۆسیقارەسپیەکان بە ئەڵمانی و دوایمین هەناری دنیا بە ئیتالی و غەزەل نووس و باخەکانی خەیال بە ئینگلیزی و پەخشکردنی لەلایەن دامەزراوە فەرهەنگیەکانی ئەوروپاوە هەم دەنگدانەوەیکی گەورەی هەبوو هەم دەرگایەکی گەورە بوو بەڕووی ئەدەبیاتی نوێی کوردیدا کرایەوە. ئەمە بێجگە لە پێشوازی بەرفراوانی ناوەند و دامەزراوە فەرهەنگیەکانی وڵاتانی ئەوروپا لە ڕۆمانەکانی بە زمانی ئینگلیزی و ئەڵمانی و ئیتالی. ئاسۆ جەبار دەنگی ئەمریکا. خاوەنی خەڵاتی نۆبل بۆ ئاشتی مەلالا یوسفزایی بۆ یەکەم جار لەو کاتەوەی 6 ساڵ لەمەوبەر لەلایەن چەکدارانی تالیبان بەهۆی دەنگ هەڵبڕینی بۆ خوێندنی کچان هێرش کرایە سەری گەڕایەوە زێدی خۆی بۆ پاکستان. کاربەرستان دەڵێن ئەو کچە تەمەن 20 ساڵانە کە چالاکوانێکی جیهانیە بۆ خوێندن لەگەڵ سەرۆکوەزیری پاکستان شاهد خاقان عەباسی کۆبەوە چەند کاتژمێرێک پاشگەیشتنی بۆ فڕۆکەخانەی ئیسلاماباد. چاوەڕوان دەکرێت لەگەڵ نوێنەرانی کۆمەڵگەی مەدەنیشدا کۆ ببێتەوە. مەلالا لە ساڵی 2014 بوو بە گەنجترین کەس کە خەڵاتی نۆبلی بۆ ئاشتی پێبەخشرا. مالالا هێژای وی خەلاتیەش بەر کارنخوا و بڵابیژە وێرەکیا خواژ بۆ خوێندنا کەچان ئەم تێنە دوماهەیە کورتکردنەکشن هەتا ڕۆژە سێشەم هەر شاد و بەختەوەر بن و خوداحافیز. کاتێکی خۆش هەر شاد بن.